ڕێزان لەسەر سەردانەکەی ئیمانوئێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ لایەنە عێراقیەکان و لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانیش لە بەغدا لەگەڵ بەڕێز ئەنوەر حسێن شرۆڤەکاری سیاسی گفتوگۆ دەکەم. کاک ئەنوەر زۆر بەخێربێیت. دەمەوێت بپرسم کە گرنگی سەردانەکەی ماکرۆن بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ هەر سێ سەرۆکایەتی عێراق و بەجیا لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان لە چیا دەبینن؟ زۆر سپاس. لە ڕاستیە فەڕەنسا وەکو یەکێ لە وڵاتانی ئەنجومەنی ئاسایش و یەکێ لە وڵاتانی گەورەی ناتۆ و یەکێ لە وڵاتانی گەورەی یەکێتی ئەوروپا بە تایبەتی دوای دەرچوونی بەریتانیا لە ناو یەکێتی ئەوروپا لەگەڵ ئەڵمانیا ڕۆڵی گەورە بینن لە جیهان و بە تایبەتی لە خۆرهڵاتی ناوەڕاست و لەم منتقە گەرمانە کە بەردەوام کێشە و گرفتی تایە. و لەلایەکی تریشەوە هەم فەڕەنسا هەم وڵاتە هاوپەیمانەکانی مەسەلەن لە گروپی پێنجزایید یەک لەگە کۆماری ئیسلامی ئێران کێش و ناکوشی زۆریان هەیە و بەردەوام فشار و گەمارەوە خەنە سەری و قسەکەوەی مەبەستمەوێ بڵێم ئەمە پەیوەندی ڕاستەخۆی بە عێراق و بە لوبنان و بە سووریا و بە بەشێکی تر لە وڵاتانی کەندا هەیە کە گەرمەی ململانەکانی ئێران و ئەم وڵاتانەیە کە فەڕەنسا پشتیوانی لەم وڵاتانەکە کە نەیاری کۆماری ئیسلامی ئێرانن بە عێراقیشەوە کە ئێستا بۆ خۆتان نزانن دوێنێ دوو ڕۆژە ماکرۆن لە لوبنانەوە دووەم جارە سەردانی لوبنانەکە دوای ئەو تەقینەوەی کە ڕوویداوە. مەسەلەن فەڕەنسا بە دوای ئەم قەیرانانەی کە لە منتقەیە دروست بووە و لەگەڵ واشنتۆن لەسەر خەتێک کارەکەن ئەوەیە کە یەکەم هەیمەنە و هەژمونی خۆیان زۆرتر بچەسپێنن، دوو هەم پشتیوانی لە دۆستەکانیان بکەن لە منتقەکەیە وەکو ئەوی کە خۆشتان لە هەواڵەکانە باستان کردو کە تەنانەت ئام ئەڵەیە گەمارەوە خینە سەر لوبنان ئەگەر حکوومەتەکە زوو پێک نهێنن. هەر بۆیە مەسەلەن دوێنێ مستەفا ئەدیبیان ڕاستپات وەکو سەرۆک وەزیرانی نوێی لوبنان و ئامادەی هاوکاری زۆرە. لە عێراقیش بە نەزەری من هاتنەکەی بۆ عێراق یەکێکیان ڕاستەوە خۆ پەیوەندی بەوە هەیە کە ئەو خەتە استراتیجیەکەدایان ناوە لەگەڵ واشنتۆن بۆ کەمکردنەوەی هەژمونی ئێران و بۆ خستنە سەرسکەی سیادە و سەروەری عێراقە خودی ماکرۆن و تەنانەت کۆشکی ئەلیزێش و قونسوڵخانەکانی و باڵێۆزەکەشی لە عێراق ڕایان گەیاندووە کە ئەوان ئەبێ لەگەڵ ئەوەن کە سیادە و سەروەری عێراق پارێزراوبی بە جۆرە لە جۆرەکان چێ سیادە و سەروەری عێراقی شکاندووە. ئەوان لە ڕابردوو شایەدی ئەوە بوون کە ئەو هەم سەرۆک وەزیرانەکانی پێشوو بە جۆرە لە جۆرەکان شیعە و دۆستی کۆماری ئیسلامی ئێران بوون و بووبوونە قوربانی ململانیەکانی نێوان واشنتۆن و ئێران و لە هەمان کاتیشا مەترسی ئەویان هەبوو کە بە تەواوی لە عێراق لەژێر دەسەڵاتیان دەچێت. ئێستا کە مستەفا کازمی بەلایەنگری خۆرئاوا و بەلایەنگری واشنتۆن ناسراوە ماکرۆن ئەوێ پشتیوانی بکە لەمە و ئەمە خاڵێکی گرنگە بۆ ئەوەی کە عێراق ببێ بە وڵاتێکی ئارام. یەکیشیان وەکو وتم مەبەست لە سیادە و پاراستنی سیادە و سەروەری عێراق مەبەست کەمکردنەوەی هەژمونی ئێرانە و پشتیوانیکردنە لە کازمی و لە هەمان کاتیشا ئەو فشارانەیە کە تورکیا لە هەرێمی کوردستانەوە لەگەڵ شەڕ لەگە پارتی کرێکەکان دروستیان کردووە و بۆ معلوماتی جەنابێت مەسەلەن فەڕەنسا لە هەموو ئەو بەرانەی کە ئێستا تورکیا کەوتۆتە ناوی چ لە لیبیا بە پشتیوانیکردن لە حکوومەتەکەی سەرڕاج و لە چ لە دەریای سپیناوە ڕاست بۆ کێشەکانی لەگەڵ یۆناان و قوبرس بۆ دەرهێنانی غاز و گەڕانی کەشتیەکانی بۆ منتقەیە و مەسەرەن لە چەند ڕۆژی ڕابردوودا مانۆڕێکی سەربازی گەوریان ئەنجام داوە و لە زۆر شوێن بەریەکەوتنیان لەگەڵ تورکیا هەیە بۆ تایبەتی لە هەرێمی کوردستان لە عێراقیش کە پێی وایە تورکیاش بە جۆرە لە جۆرەکان سیادە و سەروەری عێراق و هەرێمی کوردستانە بەزێنێ. هەموو ئەوانە ماکرۆنی هێناوەتە عێراق کە کۆی ئەوانە بخاتە سەرمێزی گفتوگۆ و فەڕەنسا وەکو دەوڵەتێکی نەرمی دیبلۆماتکاری بەردەوام لە جیهاندا ئەگەڕێ ئەوێ مەسەن لە ڕێگای دیبلۆماتیەوە هەم هەژمون و هەیمەنە و بەرژۆنەکانی خۆی پارێزێ و هەم مەسەلەن بە جۆرێکی تریش وەکو هاوپەیمانی واشنتۆن و هاوپەیمانی ئەڵمانیا لە منتقەیە دەرکەون بۆیان گرنگە کە منتقەکە بە جۆرێک ئاڕاستە بکرێ هەم ئارام بێ و هەم بەرژەوەندیەکانی خۆیان پارێزراو بێ و هەم ئەو وڵاتانی کە مەترسین لەسەر بەرژەوەندیەکانی خۆیان و هاوپەیمانەکانیشان وردە فەرایەزیان خەن فشاریان خەنە. باشە هەر ئەمڕۆ لە بەغدا سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی لەگەڵ سێ سەرۆکایەتیەکەی عێراق کۆبووە. گرنگی کۆبوونەوەی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکایەتیەکانی عێراق لە چیدا لە کاتێکدا لەم کاتەدا پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا ناجێگیرە؟ لە ڕاستیە هەدەفە ئەساسیەکەی مەسەلەن ئەوەندەی کە ئەوەی کە ئەوە باسم کردەوەی کە پەیوەندی بە عێراق و
ململانەکانی لەگەڵ ئێران ئەوەندەی پەیوەندی بە کورد و هەرێمی کوردستانەوە هەیە ماکرۆن بۆی گرنگە کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغا جێگیر بێ و لەم کاتەشا سەردانکردنی بە نظری من سەردانی ماکرۆن بۆ بەغا و بانگێشتی هەم جەنابی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان و جەنابی مەسەلەن لاهور شێخ جەنگیز هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێکهاتەکانی تریش بە نظری من ئەوە نییە کە ماکرۆن نەیەتوانی بێتە هەولێر گرنگەکە ئەوەیە کە ماکرۆن پێم وایە بە مەبەست بانگێشتی هەردوو ئەمانەی کردووە و بەتابێت سەرۆکی هەرێمی کوردستان کەوەیە کە مەسەلەن بەغا چەقی دانووسانەکانە و پێویستە حکوومەتی عێراقی جواب بزانێت ئێمە پشتیوانی لە هەرێمی کوردستانی جەکەین و دۆستی کوردین و دۆستی هەرێمی کوردستانین بەڵام ئەکرێت لەسەر مێزی گفتوگۆ لە بەغا لە ناو دڵی دەوڵەت دانیشتن بکەن بە نظری من مەسجەکەی ئەوەیە و پێم وایە حکوومەتی عێراقیش لەم بارەیەوە ئەتوانێت زۆرتر مڕاعاتی ئەو بارودۆخە بکە و نەرمی بنوێنێ و ناتوانێت لە ژێر فشارەکانی فەڕەنسا و ئەمریکاش دەچێت بە تایبەتی کە بە نظری من مەسەلەن لە بلانی کەم لە ماوەی دوای ڕاپەڕین 1990ەوە تا ئێستا ئێمە دۆستێکی باشتر لە فەڕەنسا و لە پاریس نبینین بەرامبەر بە گەلی کورد نەکە لە ئێستاە سەردانەکەی ماکرۆن لە ئێستادا تا چەند بۆ کورد ینی لە بەرژەوەندی کورد دەبێت لانی کەم هەر دانیشتنی لەگەڵ وەفدی کوردی و دانیشتنی مەسەلەن بۆ سازانی نێوان هەرێم و بەغا زۆر گرنگە و خۆشیان نەیانشادوێتەوە لە بڕیاری 1688 پێشتریش مەسەلەن لە پشتیوانیکردن لە ڕۆژهەڵاتی ئێران لەگەڵ میوانەکەم بەردەوام دەبم لە سەر باسکردنی گرنگی سەردانەکەی ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بۆ عێراق کاکەنوەر دەمەوێتەوە بپرسم کە دوای ئەنجامدانی ئەم کۆبوونەوانە کە سەرۆکی فەڕەنسا سەردانی بەغدای کردو و زنجیرەیەک کۆبوونەوەی ئەنجامدا دەمەوێت ئەوە بڵێم کە چاوەڕێ دەکرێت دەرەنجامی کۆبوونەوەکان چۆن بێت لە ڕاستی ئەوەی کە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەشا لەگەڵ کازمی ڕایگەیان ئەوەندەی کە پەیوەندی بە نەزەری من بە خاڵی هاوبەشی نێوان بەغدا و هەرێمی کوردستانەوە هەیە پشتگیریە لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی کە لە مەسلەی وتی لە مەسلە سیاسی و داراییەکانە ئێمە پشتیوانیتان نەکەین ئەو ڕاستەخۆ بەشێکی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە کە گرفتی نێوان بەغدا و هەرێمی کوردستانە و فشاری خستۆتە سەرێمی کوردستان بەغا خاڵێکیانە خاڵێکی تریشیانەوەیە کە ئێمە لە تێکشکاندنی شەڕی داعش پشتیوانیتانەکەین ڕاستەخۆ پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە و هەرێمی کوردستان لە ڕابردوو لە بەردەم مەترسیا بوو و هەم حکوومەتی فەڕەنسا و هەم ماکرۆن و یەکێتی ئەوروپاشان مەسەلەن کە هەرێمی کوردستان چەنە زەحیدا و چەنە مەسەلەن دیفاعی کردووە و تەنانەت ئەم مۆزوع بۆ ڕۆژ ئاواش ڕاستە مەسەلەن لە پشتیوانیکردنی لە ڕۆژ ئاواش گرنگی زۆری داوە بۆ مۆزوع بە نظری من فەڕەنسا و پاریس و ینی کۆشکی ئەلیزێ بەعام لە دوای ماکرۆنیش گرنگی بە کەیسی کورد و بە ئەجێندای کوردیەدا بەڵێ بەڕێز ئەنوەر حسێن شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت